بڕیارە کە ئەمڕۆ کۆربەندی جیهانیا بووری داڤۆس لە داڤۆس لە سویسرا بەڕێوە بچێت شاندێکی هەرێمی کوردستانیش بەشداری لە کۆربەندەکە دەکات بە سەرۆکایەتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ساڵانە هەرێمی کوردستانیش بانکێشتی ئەم کۆربەندە جیهانیە گرنگە دەکرێت. پێگەی هەرێمی کوردستان و بانکێشتکردنی بۆ ئەم کۆربەندە جیهانیانە تا چەندە گرنگە و دەتوانێت دەستکەوتێک بۆ هەرێمی کوردستان بێنە ساراوە. هاوکات ئەم کۆربەندە چەندە گرنگە بۆ یەکلایکردنەوەی و کێشانەی کە ساڵانە لەم کۆربەندانەدا باسی لێوە دەکرێت. من زیاتر قسە دەکەم میوانێکی بەڕێزم لەگەڵ لە هەڵەبجەوە بەڕێز دڵشاد نامێق مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی. بەڕێز دڵشاد ئەم کاتت باش. هەماهەنگی لە جیهانێکی پەرتەوازەدا ناونیشانی 53مین کۆربەندی جیهانیا بووری داڤۆس سەکەم جارە بەڕێوە دەچێت. ئەم کۆربەندە چەندە گرنگە بەم ناونیشانە ئەتوانێت کاریگەریەکی لەسەر کۆی پرسە گرنگەکانی جیهان هەبێت. بەڵێ سڵاوتان لێبێ. دیارە هەر لە ناونیشانی کۆربەندەکە دیارە کە جیهان ئەو جیهانە یەکگرتووی جاران نییە کە هەستی پێ ئەکرا لە سەردەمی جەنگی دژە تیرۆر و سەردەمی تەنانەت ڕۆبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناش، بەڵکو جیهانێکی پەرتە و ئێستاش سەردەی ڕێخۆت شیعاری داڤۆس ئەوەیە کە هەماهەنگی لە سەردەمێکدا کە جیهان بەرەو دابەشبوون ئەڕوا و جیهان بەرەو پەرتەوازەی ئەڕوا. ئەمە دووەم کۆربەندە کە ئەکرێت و شەڕێکی گەورە لە جیهانە هەیە کە شەڕی ئەتوانین بڵێ شەڕی دوو جەمسەری جیهانەوە شەڕێکی ناڕاستە و خۆی جیهانیە لە نێوان دوو جەمسەری گەورەیە کە وڵاتانی ڕۆژئاوا بە قیادەی ئەمریکا و ئەوروپا و لەگەڵ رووسایە کە لەسەر ئەرز یاخود لەسەر خاکی ئۆکرانیا شەڕەکە ئەکرێ. بۆیە بە تەواوی جیهان بەڵێ پەرتەوازەیە و ئەم کۆربەندەش ئەم شیعارە لەوەوە هاتووە کە سەرڕای ئەو پەرتەوازێش ئەکرێ هەماهەنگی بکرێ لە نێوان وڵاتانی جیهانە. گرنگی ئەم جۆرە لە کۆربەند و لە کۆبوونەوەی سەرۆک و خاوەن بڕیارەکانی جیهان ئەوەیە کە لە نزیکەوە لە مەترسیەکان ئاگادار ئەبنەوە و لە نزیکەوە گەنگەشەی ئەو مەترسیانە ئەکەن کە کاریگەری هەیە بۆ سەر تەواوی جیهان، بۆ سەر تەواوی وڵاتانی جیهان و بۆ سەر بەڕاستی بۆ سەر داهاتووی جیهان، داهاتووی مرۆڤایەتی بەگشتی. و لە ئەم کۆربەندەی ئەمجار ئەوەیشی کە جای ئەکاتەوە قەیرانێکی تازە لە دنیاە هاتوۆتە پێشەوە کە قەیرانی وزەیە کە قەیرانی دەستکەوتنی وزەیە لەلایەن وڵاتانی ئەوروپا وڵاتانی ڕۆژئاوا دوای ئەو گەماڕۆیانی کە خراوەتە سەر رووسیا و دوای ئەو جۆرە لە جوڵی رووسیا بۆ خۆبەهێزکردن و بۆ دەست بە سەراگرتنی وڵاتانی دەوری خۆی کە باس لەوە ئەکرێ پێویستیان بەوە هەیە تەمینی وزە بکەن بۆ خۆیان و هەر بۆیش لە ناو ئەجەندای کۆنفرانسەکە باس لە ڕێگاکانی تەمینکردن و دابینکردنی ئاسایشی وزە هەیە بۆ ئەوروپا بۆ وڵاتانی ڕۆژاوە. بۆیە کۆی دیدارەکان گرنگە لەبەر ئەوەی کە پەیوەندی هەیە بە ئایندەی سیاسەتی نێودەوڵەتیەوە، ئایندەی ململانە نێودەوڵەتیەکانەوە و هەروەها ئایندەی تەحالوفات و هاوپەیمانە نێودەوڵەتیەکانەوە و هەروەها پەیوەندی هەیە بە داڕشتنی ڕوئیای نێودەوڵەتی بۆ داهاتووی جیهان کێ بەهێز بێ، کێ پێویستە ڕابگیرێت، کێ پێویستە بانکێشتکرانی بۆم کۆربەندە گرنگانە لەگەڵ داڕێژەرانی بڕیارە سیاسیە گرنگەکانی جیهان چەندە گرنگە لە جیهانێکی پەرتەوازەدا بە تایبەتی ئەتوانێت چ کاریگەریەکی لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی جیهان لەم کۆربەندەدا هەبێت. بەڵێ هەرێمی کوردستان ئەوە چەندهەمین جارەکە لە کۆنفرانسی داڤۆس بەشدار ئەبێ و ئەمەش دووەمین جارەکە سەرۆکی دوای ڤایرۆسی کۆڕۆنا دووەمین جارەکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار ئەبێ لە کۆنفرانسە کە لە 52 لە 53 بەشدار ئەبێ. پێگەی هەرێمی کوردستان وای لێ کردووە کە نەتوانرێ فەرامۆش بکرێت لەلایەن ئەم دیدارە نێودەوڵەتیە گرنگانەی کە ئەکرێ هەم لەسەر ئاستی جیهان وەک داڤوس، هەم لەسەر ئاستی ناوچەیی وەک دیداری ئەبوزەبی، هەم لەسەر ئاستی ئەمنی و ئاسایش وەک دیداری بەحرین و هەمیش لەسەر بەڕاستی لەسەر ئاستی با بڵێن اقتصادی و ئابووری. چونکە پێگەی هەرێمی کوردستان لەبەر چەند هۆکارێک هەرێمی کوردستان ناتوانرێ فەرامۆش بکرێت. یەکەم لەبەر ئەوەی کە هەرێمی کوردستان لە شەڕی داعش یەک لە براوەکانی شەڕەکە من چەندی جار ئەمە وتووە لە بەرەی براوەکانی شەڕ بووە کە هاوپەیمانی نێودەوڵەتی سەرپەرشتی و پشتیوانی ئەم شەڕی کردووە و هەروەها هەرێمی کوردستان خاوەنی سامانێکی گەورەی وزەی بەکار نەهاتووە یاخود سامانێکی گەورەی وزەی ژێرزەویە کە ئەوەش جێطموح و جێی گرنگی پێدان و بایەخ پێدانی وڵاتانی جیهانە بە تایبەتیەکێتی ئەوروپا کە بەدوای بەدیلە ئەگەڕێن بۆ ئەو وزەیە کە لە رووسیاوە دەستیان ئەکەوێت و پاشان هەرێمی
کوردستان ئەو ناوچەیە ئەو کیانە ئەو قوارەیە کە بە پشتیوانی نێودەوڵەتی دروست بووە و توانایمانەوەی هەبووە تا ئێستا واتە خودی هەرێمی کوردستان و خودی دەسەڵات و کیانی هەرێمی کوردستان ئەنجامی جۆرێک لە پشتیوانیکردنی کۆمەڵگەی نێودەوڵەتی و بەڵێن کوتلەی دیموکراسی کۆمەڵگەی نێودەوڵەتیە لە هەرێمی کوردستان و هەر بەو چاوەش تەماشای هەرێمی کوردستان ئەکرێەوە خۆیان بە دۆسی هەرێمی کوردستان ئەزانن لەم بارەیەوە کەواتە ئەوەی کە بایەخی هەرێمی کوردستان زیاد دەکات سەرڕای ئەمانەی کە باسم کردن خاڵێکی تریش ئەوەیە کە هەرێمی کوردستان قوارەیەکی دانپێدراوە لە ناو دەستوری عێراقیە و سەلاحیات و دەسەڵاتەکانی ئەم هەرێمە و دامودەستگاکانی ئەم هەرێمە و سەرۆکی ئەم هەرێمە و سەرۆکی حکوومەت و دامودەستگاکانی دیاری کراوە لە دەستورە و ڕێگەی پێدراوە کە جموجوڵی دیبلۆماسی پارا دیبلۆماسی ئەوەی کە پێی ئەوترێت دیبلۆماسی موازی بکات لە پاڵ دیبلۆماسیەتی عێراقیە و هێز و بڵێن ئەوەی کە هەیەی لە دەرامەت بیخاتە خزمەتی هەم هاوڵاتیانی خۆیەوە هەم بۆ پاراستن و پەرپێدانی ئاشتی نێودەوڵەتی و ئاسایشی جیهانی بەکاری بێنێ کەواتە ئەوە هەم پێگەی هەرێمی کوردستانە کە وای کردووە هەرێمی کوردستان لەوێ وجودی هەبێ هەم بایەخپێدانی جیهانی دەرەوەی بە هەرێمی کوردستان لە چوارچەوەی عێراقا کە وای کردووە هەرێمی کوردستان فەرامۆش نەکرد و ڕێگە هەمیشە لە بیریان بێکە پێگەیەک بەم هەرێمە بدەن لە کۆڕکۆبوونەوەکانی خۆیان. بەڕێز دڵشاد پێتان وایە لەگەڵ و هەموو کێشانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە لە ئاستی جیهانیشتا هەیە ڕەنگەشکردنی هەرێمی کوردستان و بەردەوامبوونی لە بەشداریکردن لەم کۆڕ و کۆڕبەندە نێودەوڵەتیانە سلمێنەری ئەوەیە کە هەرێمی کوردستان هاوکات لەگەڵەوەی کە بەشێک نەبووە لە خۆڵقاندنی کێشە و قەیران لە ناوچەکەدا توانیوێتی هاوسەنگی لە نێوان ئەم وڵاتانەدا ڕابگرێت بۆ بەهێزبوون و بەردەوامیدان و نەپشاندنی پەیوەندیە دیپلۆماسی سیاسی و ئابوووریەکانی لەگەڵ وڵاتانی جیهان توانیوێتی ئەمە بکات؟ بڵێ خۆی لە ڕاستیە ئەوە خاڵی بەهێزی هەرێمی کوردستانە و یەکێکە لە سڕی نەجاحی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان کە وای کردووە تێکەڵی ئەو ململانێ نێودەوڵەتیانە نەبێ و ئەو ململانی هەرێمایەتیانە نەبێ کە لە ناوچەکەیە هەیە بەڵکو بە شێوەیەکی باش بتوانێت بێلایەنی خۆی بپارێزێەوە لە ڕوانگەی بەرژەوەندیەکانی خۆیەوە مامەڵە لەگەڵ ئەو هێزانە بکە کە لە ناوچەکەیە هەن و مامەڵە لەگەڵ ئەو هێزە نێودەوڵەتیانەش بکە کە ئەمڕۆ لە سیاسەتی عالەمی بەڕێوە ئەبەن و هەیمەنیان هەیە بەسەر سیاسەتی نێودەوڵەتیە. هەرێمی کوردستان و کیانە سیاسیەکەی لە ماوەی ڕابردووە لەو تەنگژە هەرێمیانەی کە لە ناوچەکەیە هەبوون چ لە نێوان ئێران و دژبەرەکانی چ لە نێوان ئەمریکا و دژبەرەکانی لە ناوچەکە و لەسەر ئاسی نێودەوڵەتیش هەمیشە ئەو مەودایی هێشتوتەوە کە بە جۆرێک لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیەوە پاراستنی بەرژەوەندەکانی خۆیەوە مامەڵە لەگەڵ ئەم هێزانە بکە نەک وەک ئەداتێک بەدەست یەک لەم هێزانەوە بۆ بڵێن جۆرێک لە دەورپێچکردنی هێزەکەی بەرامبەریان هەر ئەمەش وای کردووە کە ئەم هێزانە لە ڕووی واقعیەوە و لە ڕووی کردداریەوە احترامی قەراری هەرێمی کوردستان بگرن بەنسبەت ئەمریکاوە کە مەسەن هەیمنەیەکی بەهێزی هەیە بەسەر سیاسەتی عالەمیە هەرێمی کوردستان پەیوەندێکی توندوتۆڵ و استراتیژی لەگەڵیا هەیە بەڵام ئەم پەیوەندیە وای نەکردووە کە هەرێمی کوردستان لەگەڵ رووسایە مەسەن پەیوەندی نەبێ بەڵکو پەیوەندی لە بواری خۆیان پەیوەندی لەگەڵ رووسایە هەیە و ئەم پەیوەندیش کاری نەکردوتە سەر ئەو پەیوەندی کە لەگەڵ ئەمریکا هەیە کەواتە پاراستنی ئەم پەیوەندیە لە ڕاستیە ئەمە مایەی ئەوەیە کە سیاسەتی هەرێمی کوردستان و دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی عەقلانی بەڕێوە ئەچێ و ئەم عەقلانیەتیش وای کردووە کە لە هەموو ئەو دیدار و کۆنفرانسە نێودەوڵەتیانەی ئەو لەسەر ئاسی نێودەوڵەتی کە ئەنجام ئەدرێ هەرێمی کوردستان وەک ئەکتەرێک حسابی بۆ بکرێت هیچ یەکێک لەم لایەنانە ناوێ هەرێمی کوردستان لەدەست بدەن لە دۆستەکانی هەرێمی کوردستان لەو شوێنە سەبارەت بە پێگەی سەقامگیر و هەروەها ئەمن و ئاسایش لە هەرێمی کوردستان پێگەی سەقامگیریەکە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووشدا بینیمان لەگەڵ و ناسەقامگیری و ئاڵۆزێک لە عێراق هەبوو بەڵام کۆمپانیا جیهانیەکان متمانیان بە هەرێمی کوردستان هەبوو بۆ وەبەرهێنان و ناردنی وەبەرهێنەرەکانیان بۆ ئێرە 600 کۆمپانی و زیاتر لە 2500 کەسایەتی و بزنسمانی جیهان لەو کۆڕبەندەدا بەشدارن ئەمە چەندە گرنگە هەرێمی کوردستان توانیوەتی ئەم متمانەیە چۆن بنیاد بنێت؟ بەڵێ
لە ڕاستە گرنگ ینی سەر ڕای سەقامگیری ئاسایش و ئەمن و ئاسایش لە 2023ەوە ینی هەرێمی کوردستان سەقامگیریەکی ئاسایشی نسبی هەبووە و ئەم نیسبەتە بەردەوام زیادی کردووە بەردەوام کێرفی ئاسایش لە هەرێمی کوردستان هەڵکشاوە و بەردەوام ئەمن و ئاسایش سەقامگیرتر بووە لە هەرێمی کوردستانە بە پێچەوانی عێراقەوە هەر بۆیە لە ڕابردوو شات تاکە شوێنی عێراق کە ئامین بوو هەتاکو دوای کشانەوەی ئەمریکا و هەتا دوای وردە سەقامگیربوونی دۆخی ئابووری عێراقیش بە شێوەیەکی نسبی بە هەرێمی کوردستان ئەوترا عێراقەکەی تر ئەو بەشەی عێراقکە لە عێراق ناچێت بۆیە ئەم سەقامگیری ئاسایشە پشتیوان بووە بەڕاستی بە سەقامگیریەکی یاسایی لە هەرێمی کوردستان سەقامگیری و پشتیوانیەکی دەستوری و یاسایی هەیە بۆ دام و دەستگاکان و سەقامگیری یاساییەکە شوای کردووە هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی لە چوارچەوەی یاسا پەرەپێدان لە کەرتی ئابووری خۆیان لە کەرتی تیجاری و بازرگانی خۆیان بکەن و بە جۆرێک جۆڵە ئابووری و تیجاریەکانی خۆیان دابڕێژنەوە کە لە چوارچەوەی یاساکان نەبێ و ئەم وڵاتانە ئەم کۆمپانیا زەبەلاحانەی دنیا ئەزانن و شارەزان بەوەی کە ئەمە سەلاحێت و قەراری هەرێمی کوردستانە و ڕێگە پێدراوە بەپێی دەستور بۆیە مامەڵی لەگەڵاکەن واتە ئەوان ئەزانن کە هەرێمی کوردستان هەم پشتیوانی دەستوری هەیە هەم پشتیوانی یاسایی هەیە لەسەر ئەرزی واقعیش ئاسایش و ئەمن و بەرقەرارە و توانراوە هەرێمی کوردستان نمونەیەکی باشی ئاسایش بێ لە ناوچەکەیە و لە ڕاستی شاخاڵێکی گرنگ هەیە کە زۆر جار مەسەن کەم تەرکیزێکرێتە سەر هەرێمی کوردستان جەنگی تائیفی تیانە کێشەیەک لە هەرێمی کوردستانە نییە کێشەی نێوان تائیفە و پێکهاتەکان بێ کە ئەمە گرفتێکی گەورەی عێراقەوە تا ئێستا بەدەستیەوە ناڵێنێ و هەموو ئەو وڵاتانی کە تائیفەیەک زیاتریان تایە کاتێکە ڕوبەڕووی ناسەقامگیریە بنەوە بە ئاسانی ناتوان ڕێجارێکی تر کۆنتترۆل بکرێتەوە لە نمونەی سووریامان هەیە نمونەی لوبنانمان هەیە نمونەی عێراقمان هەیە نمونەی یەمەنمان هەیە بەڵام لە هەرێمی کوردستان ئەم کێشەیەمان نییە ململانەی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە ململانەی سیاسی کێبەرکەی سیاسی لە نێوان حیزبە سیاسیەکان هەیە کە ئەمە خۆی جەوهری دیموکراسی و حاڵەتێکی زۆر نۆرمەڵە و حاڵەتێکی ئاساییە بەڵام کێشەی تائیفی لە کوردستان نییە و ململانەی چەکداری لە کوردستانە نییە کە ئەمە وای کردووە زمینەیەکی باش بسازێ هەم بۆ ئەوەی هەرێمی کوردستان دیبلۆماسیەتی خۆی پەرە پێ بدا هەم بۆ ئەوەشی بەرامبەرەکانمان بە مرتاحیەوە لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵە بکەن و لە ڕوانگەی ئەو سەقامگیریەوە پێگە و سەنگی هەرێمی کوردستان ڕەچاو زۆر باشە بەڕێز دڵشاد نامێق مامۆستای زانکۆ چاودێری سیاسی زۆر سپاس لە هەڵەبجەوە لەگەڵ کوردستان 24